سلاوتان لێبێ قوتابیان خوێنکارانی ئازیز من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتتانین بۆ باسکردنی ئەو کەمترین کۆنمرانی لە ساڵی خوێنی 2022-2023 لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان هاتوونەتەوە. پارێزگا و گشتێکەی لە چه ئاستێکان بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە ساڵی خوێنی 2023-2024 بتوانین سوود لەو کۆنمرانە وەربگرین و بەرچاو ڕوون بین ئەگەر بە نزیکەیش بێ بتوانین ئەو بەشانە هەڵبژێرین کە لە کۆنمرەکەمان و لە دڵخوازی خۆمانەوە نزیکە. خۆشەویستان لە کۆتا ڤیدیۆمانان سەبارەت بە زانکۆی چەرم و باسی کۆلێژێکی نوێتان بۆ ئەکەین کە ئەویش کۆلێژی زمانەوانی کردارەشیە. با بزانین بەشەکانی ئەم کۆلێژە چین و کەمترین کۆنمرەکانی چەندن. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی داتا و زانیاری تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. کۆلێژی زمانەوانی کارێکی لە زانکۆی چەرم و لە دوو بەش پێک دێت کە بەشەکانی زمانی ئینگلیزی لقەکانی زانستی وێژەیی وەرەگرێت. زانکۆڵایانی پارێزگا 69.7 و گشتێکی 75.7. پارالێلی پارێزگا 63.7 و گشتێکی 69.434. ئێوارانی پارێزگا 57.9 و گشتێکی 64.1. بەشی زمانی عەرەبی بۆ قسەکەرانی بیانی لقەکانی زانستی وێژەیی وەرەگرێت. زانکۆڵایانی پارێزگا 66.2 و گشتێکی بە هەمان کۆنمرە. پارالێلی پارێزگا 61.2 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. ئێوارانی پارێزگا 57.485 و گشتێکی 75.9. خۆشەویستانم ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژی زمانەوانی کارەکی لە زانکۆی چەرم و بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بێ و بتوانن سوود لە کەمترین کۆنمرەکان ببینن. پێتان ئەڵێین لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و زەنگوڵەکەش دابگرن بۆ ئەوەی لە کاتی ڤیدیۆی نوێ ئاگادارتان بکاتەوە و هەروەها هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە کە ئێمە لە یوتیوب و ئینستاگرام بە هەمان ناو و ناونیشان واتە ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین هەڕوونکردنەوەیەک پێویست بێت هەر پرسیارێک هەبێت وەڵامە دەینەوە بەپێی زانیاریەکانمان بەپێی ئەو کاتی کە هەمانە. هیوامان سەرکەوتنی ئێوەی خۆشەویستە.